سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. بەشی 51 شەوێک لەگەڵ پیاوێکی شکست خواردوودا. بەهۆی بەردەوامی شەڕەوە سەرتاسەری سووریا بووە کوشتارگەیەکی پڕ لە لاشەی نەنێژراو. بەو پێیە بڵاوبوونەوەی بیماری تاعون جێی سەر سوڕمان نەبوو. ئەو تاعونە بە شێوەیەک خەڵکی دەکوشت کە هەندێک لە گەلانی سووریا بە تەواوەتی لە ناوچوون تا ئەو ڕادەیەی کە تەنانەت زمانەکەشیان فەرامۆش کرا و ئەمڕۆ کەس نازانێ کە ئەو گەلە چ زمانێکیان هەبووە. ئەم نەخۆشیە بەڕادەیەک بووە هۆی مردنی سەربازانی شەڕگەی سووریا و هاتی و شەڕگەی میسر کە کاروباری جەنگی وەستا و سەربازان لە دەشتەکان بەرەو ناوچە شاخاویەکان هەڵەهاتن بۆ ئەوەی لە تاعون پارێزراو بن. نەخۆشی تاعون وەکو ئاتونی خوای پێشووی میسر خوازیار یەکسانی بوو، چونکە جیاوازی لە نێوان هەژار و دەوڵەمەند و ژن و پیا و گەنج و پیر و جوان و ناشریندا نەدەکرد. هەمویانی لە پێدەخست و شەریف زادەیەکی وەکو سوالکەرێک لەناو دەبرد. هیچ یەکێک لە دەرمانە ئاساییەکان پێشگیری لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە نەدەکرد. نەخۆشیەکە ئەوەندە جەرگبەر بوو کە توشبووەکان داوێنی کراسەکەی خۆیان بەسەری خۆیاندا دەدا و لەسەر زەوی قاچیان درێژ دەکرد و دوای 3 ڕۆژ دەمردن. هەندێکیشیان چاک دەبوونەوە و دوومەڵی گەورەی ژێرباڵ یان تەنیشڕانیان سەری دەردەکردەوە و کێمی دوومەڵی تاعونەکە لە ناویدا دەهاتە دەرەوە. بەڵام هەتا مردنی جێگەی ئەو برینە لەو شوێنەدا دەمایەوە و نیشانی دەدا کە ئەوان تووشی چ مەترسیەکی گەورە بوونەتەوە. من لەو بەڵا ترسناکەدا بۆم دەرکەوت کە نەخۆشی تاعون وەکو پیا وایە کار ساتە لە هەوەسێکدایە، چونکە هەندێک لەو کەسانەی کە دەبوایە بیکوشتنایە لێیان خۆش دەبوو. بۆ نمونە ئەوانەی کە بەهێز و لەش ساغ بوونایە زیاتر لەو کەسانەی کە لە ڕوولاوازن بەهۆی ئەو نەخۆشیەوە دەمردن. کاتێک کە پیاوێک لە ڕووی کەم خوێنیەوە تووشی تاعون دەبوو ئەگەری چاکبوونەوە و نەمردنی زۆر بوو. بەڵام لەو کاتانەی کە توشبوانی ئەم نەخۆشیە چارەسەر دەکرا چەند جارێ دەمارەکانی لەشیمان دەبڕی بۆ ئەوەی خوێن لە لەشیاندا کەم بێتەوە و لاواز بن. من پێم دەوتن کە چەندین ڕۆژ خواردن نەخۆن، ئەگەرچی کۆمەڵێ لەوان بە خوێن بەردانی یەک لە دوای یەک و خۆپاراستن لە خواردن لەو نەخۆشیە پارێزراو بوون و چاک بوونەوە. بەڵام من ناتوانم بڵێم کە ئایا چارەسەرکردنەکەی من بووە هۆی چاکبوونەوەیان یان نا، چونکە هەندێک لەوانە کە لەلایەن منەوە چارەسەر دەکران مردن، ئەگەرچی من ئومێدەوار نەبووم کە چارەسەرکردنەکەم لەمەڕ نەخۆشی توشبوون بە تاعون کاریگەر بێ، بەڵام هەرتیمارم دەکردن. پزیشک ئەو کاتەش کە دڵنیا بێت نەخۆشەکە دەمرێ نابێ خۆی لە چارەسەرکردنی بپارێزێ، چونکە بەو جۆرە نەخۆشەکە لە نائومێدیدا دەمرێ و لە هەموو کاتێکدا پزیشک دەبێ وانیشان بدا کە دەتوانێت نەخۆشەکە چاک بکاتەوە. من ناڵێم کە شێوازی چارەسەرکردنەکەی من کاریگەری هەبووە، بەڵام ئەو سوودەی هەبوو کە هەژارانیش دەیانتوانی بەکاری بهێنن، چونکە گران نەدەکەوت. خوێنبەردان و خۆپاراستن لە نان خواردن بۆ هەژاران بە هەرزانترین دەرمان لە قەڵەمەدرا. ئەو کەشتیانەی کە لە نێوان سووریا و میسر هاتوچۆیان دەکرد نەخۆشی تاعونیان بۆ میسر گواستەوە، بەڵام ئەم نەخۆشیە لە میسر زیانی زۆری نەبوو.
ژمارەی ئەو کەسانی کە چاک دەبوونەوە لە توشبووان زیاتر بوون کە دەمردن. کاتێک کە وەرزی پاییزیش داهات ئاوی نیل بەرز بۆەوە نەخۆشی تاعون لە میسردا لەناوچوو. بە هاتنی وەرزی زستان لە سووریاشدا تاعون نەما و ئەو کاتە هورمهەب توانی سەربازەکانی خۆی کۆبکاتەوە کە لە ناوچە شاخاویەکاندا بڵاو بووبوونەوە. لە بەهاردا هورمهەب لەگەڵ سەربازەکانی خۆیدا هاتە دەشتی مەجیدۆ و لە شەڕێکی گەورەدا بە جۆرێک هێزەکانی هاتی تێکشکاند کە ئەوان داوای ئاشتیان کرد، چونکە زانیان کە ئەگەر لەگەڵ هورمهەبدا شەڕانەگرن دەکەونە بەر هێرشی پاشای بابل. بورا بوریاش کە لە سەردەمی ئەخناتونی فێرعەونی میسردا لەگەڵ حکومەتی میسردا هاوپەیمان بوو، کاتێک کە بیستی هورمهەب لە دەشتی مەجیدۆدا هێزەکانی هاتی تێکشکاندووە بڕیاریدا کە هێرش بکاتە سەر وڵاتی میتانی و ئەو وڵاتە لە هاتی بسێنێتەوە و هەرواشی کرد ئەو وڵاتی داگیر کرد و هێزەکانی هاتی لەو وڵاتە هەڵاتن و لە وەرگاکانی لای سەرچاوەکانی دووڕووباری گەورە کە لە بابلدا دیارە کەوتە دەست بورا بوریاش. ئەفسەرانی هاتی کاتێک کە لە سووریا داشکان زانیان کە سووریا بە جۆرێک وێران بووە کە ئیتر سوودی بۆ ئەوان ناوێت و نەیانویست کە ئەوەی لە گالیسکە جەنگیەکانی خۆیان ماوەتەوە لە دەستی بدەن کە دەبوایە لە دژی پاشای بابلدا بەکاریان بهێنایە. هورمهەب پێشنیاری ئاشتی هاتی پێخۆش بوو، چونکە جەنگی 3 ساڵی سووریا زیانێکی زۆری لە میسردا بوو. هورمهەب دەیویست شەڕ کۆتایی پێبێ بۆ ئەوەی بتوانێ سووریا ئاوەدان بکاتەوە. بەڵام یەکێک لە مەرجەکانی ئاشتی هورمهەب ئەوە بوو کە هێزەکانی هاتی شاری مەجیدۆی پایتەختی ئازیرۆی پاشای سووریا بە خودی ئەو پاشایە و ژن و مەناڵەکەیەوە تەسلیم بە هورمهەب بکەن، چونکە ئازیرۆی پاشای وڵاتی ئامورۆ کاتێک کە دەستی بەسەر سووریادا گرت پایتەختەکەی خۆی گۆڕی و مەجیدۆی کردە پایتەختی خۆی. هێزەکانی هاتیش لە شاری مەجیدۆدا پەلاماری کۆشکی ئازیرۆیاندا و خۆی و ژن و مناڵەکانیان دەستگیر کرد و لە کاتێکدا کە بە زنجیر بەسرا بوونەوە هەمویان دایە دەست هورمهەب. لە پاشەوەی کە سوپای هاتی پاشای سووریا و ژن و مناڵەکەیان تەسلیمی هورمهەب کرد، لەبەر ئەوەی کە دەیانزانی دەبێت لە مەجیدۆی پایتەختی سووریا بڕۆن، هەرچی مەڕ و مانگایەک کە دەستیان کەوت لە سووریا بردیان بۆ وڵاتی هاتی. هورمهەب لە دوای ئەوەی کە ئازیرۆ و ژن و مناڵەکەی کردە بەندینخانەوە فەرمانیدا کە ڕەنا لێ بدەن بۆ ئەوەی هەمووان بزانن کە جەنگ تەواو بوو لە نێوان میسر و هاتیدا ئاشتی بەرقەرار بووە. پاشان بە بۆنەی جەژنی ئەم ئاشتیەوە بانگێشتی ئەفسەرەکان و دەسەڵاتدارانی هاتی کرد کە لە شەوی دوای ئاشبوونەوەکە لە میوانداریەکەدا ئامادە بن. بڕیاریدا کە لە ڕۆژی دوای میوانداریەکە ئازیرۆ و ژن و مناڵەکەی بە ئەشکەنجەکردنێکی ترسناکەوە لە بەرچاوی ئەفسەران و پایە بەرزانی هاتی و میسرەکاندا بکوژێ. من بە بۆنەی ئاشنایەتی ڕابردوو هاوڕێیەتیم لەگەڵ ئازیرۆدا کە لە سەرەتای ئەم سەرگوزشتەیەدا باسم کرد ئاماژەم بەوە کرد کە ئەو بەر لەوەی بێتە پاشای سووریا لە وڵاتەکەی خۆیدا ئامورۆ میوانداری لە من کرد
ئەو شەوە لە میوانداریەکەی هورم هەبدا ئامادە نەبووم، بەڵکو بڕیارمدا کە لە جیاتی ئەوە بچم بۆ ئەو خێمەی کە ئازیرۆ لەوێدا بە زنجیر بەسرابەوە و بند کرابوو. منم زانی ئەو پیاوە کە پاشای سەر تاسەری سووریا بوو ئەو شەوە لەبەر ئەوەی کە لە پاشایەتی کەوتووە بە مەرگ سزا دراوە دەوایە باشکەنجەیەکی سەختەوە بکوژرایە. لەو کاتەدا هاوڕێیەکی نییە و دەشمزانی کە ئازیرۆ پیاوێکە کە حەزی لە ژیانە و ناتوانێ بە ئاسانی دڵ لە دنیا هەڵبگرێ. من دەمویست پێی بڵێم کە ژیان بەو جۆرەی کە ئەو بیری لێ دەکاتەوە خۆشەویست نییە. ئەو شتەی کە من لە ماوەی تەمەنی خۆمدا بینیومە ئەو بیبینایە بە ئاسانی دەستی لە ژیان دەشتەوە. لەبەرەوەی کە پزیشک بووم دەمویست بڵێم کە مەرگ لە چاو دەردە جەستەییەکان و پەژارە گەورەکان و نائومێدیەکانی ژیاندا ڕووداوێکی خۆشە. مرۆڤ هەمیشە لە ژیان ڕەنج دەبا نەک لە مردن. من بەتەما بووم کە هەموو قسانی لا بکەم بەڵکو بتوانێ لەو شەوەدا بنوێ، چونکە دەمزانی کە پیاوێکی وەکو ئەو کە زۆر دڵی بە ژیان خۆشە ناتوانێت لە شەوێکدا کە دەزانێت سبەینێت دەمرێ بنوێ. ئەگەر وتەکانی من کاری تێکرد ئەوە باشتر و ئەگەریش سوودی نەبوو ئەوە لایدا دەنیشم بۆ ئەوەی تا بەیانی بەتەنها نەبێ، چونکە مرۆڤ دەتوانێت بەبێ هاوڕێ ساڵەها ژیان باتە سەر، بەڵام بەلایەنی کەمەوە لە کاتی مردندا پێویستی بە هاوڕێیەک هەیە، بە تایبەتی ئەگەر ئەو کەسە یەکێک بێت لە سەرۆکە گەورەکان و تاجداران. کاتێک کە ئازیرۆ لە دوای دەستگیرکردنی هێنایەنە ئۆردوگاکەی هورم هەپەوە سەربازانی میسر جنێویان پێدا و قەستە قولی ئەسپەکانیان تێگرت. من کە لە تەنیشت هورم هەپەوە دانیشتە بووم دەم و چاوم بە داوێنی کراسەکەم داپۆشی بۆ ئەوەی ئەو من نەبینێ و شەرمەندە نەبێ. منم زانی کە ئازیرۆ پیاوێکی لە خۆباییە و دەزانێت کە لە ڕابردوودا من ئەوم لەو پەڕی دەسەڵاتدا بینیوە کە خۆی بۆ سەننەوەی سووریا ئامادە کرد. بێگومان حەزم نەدەکرد کە ئێستا بەو بێدەسەڵاتی و سووکیەوە بیبینم. لەو شەوەدا کاتێک کە من ویستم بچما خێمەکەی ئازیرۆ پاسەوانەکان ڕێگەیان لێ نەگرتم، چونکە دەیانزانی کە من پزیشکم ویان دەزانی دەڕۆم برینەکانی ئازیرۆ چارەسەر دەکەم. وەگەر ئازیرۆ برینداریش نەبوایە پاسەوانەکان هەر ڕێگەیان بە من دەدا. کاتێک کە دەچوومە ناو خێمەکەیەوە سەربازەکان وتیان بهێڵن ئەم پیاوە بچێتە نێو خێمەکەیەوە، چونکە مەسینۆهەی پزیشکی دۆستی هورم هەپە و ئەگەر ئێمە ڕێگەی پێنەدەین ئەو بە زمانەکەی خۆی کە وەکو چزووی دوو پشکە پێمانەوادا وەیان سوود لە پزیشکەکەی خۆی وەردەگرێت و توانای پیاوەتیمان لەناو دەبا. من بەبێ ئەوەی گرفتێکم بۆ دروست بێ چوومە خێمەکەی ئازیرۆ، وتمەی ئازیرۆی پاشای وڵاتی ئامورۆ، ئایا لە شەوێکدا کەس بینێکە دەمری حەز دەکەی هاوڕێیەکت لەلا بێ؟ دەنگی زنجیرەکەی ئازیرۆ لە تاریکی خێمەکەدا هاتە گوێم. ئەو هەناسەیەکی هەڵکێشا و وتی من ئیتر پاشانیم، هاوڕێم نییە، چونکە کەسێک کە لە دەسەڵات کەوت هەموو هاوڕێکانی خۆی لەدەزەدا، بەڵام دەنگی تۆ لە گوێمدا ئاشنایە. ئایا تۆ سینۆ هەنیت؟ وتم من سینۆ هەم. ئازیرۆ وتی سوێند دەدەم بەخوای مردووک ئەگەر سینۆ هەیت بڵێ با چرایەک بهێنن بۆ ئەوەی ئێرە کەمێک ڕووناک بێتەوە، چونکە لە تاریکیدا ناتوانم ئاسوودە بم. ئەم هاتیە نەفرەتیانە کراسەکەمیان دڕاندووە، لەشمیان بریندار کردووە. من ئێستا پیاوێکی جوان نیم، بەڵام دەزانم کە تۆ لەبەر ئەوەی کە پزیشکی خەڵکی لە من خراپترت بینیوە، هەروەها لەبەر ئەوەی کە دەبێ بمرم لە بەدبەختیەکانی خۆم شەرمەندە نابم، چونکە لە کاتی مەرگدا بەدبەختی بۆ مرۆڤ شوورەیی و نەنگ نییە. سینۆها بڵێ با چرایەک بهێنن بۆ ئەوەی من تۆ ببینم و دەستت بگرم، چونکە ڕوحی من غەمبارە. کاتێککە بیر لە ژن و مناڵەکانم دەکەمەوە ئەشک لە چاوەکانم دێتە خوارەوە. لەگەر بتوانی کەمێ ئاوی جۆی بەهێزم
بۆ پێیا بکەی کە لێوەکانم و گەرومی پێتەڕ بکەم لە دوای مردن لای دێوەکانی دنیای تردا ستایشت بۆ کەم، چونکە لە دوای مردن ناچار هاوڕێکانی من عیفریتەکان و دێوەکانن. من ئێستا ئەوەندە هەژار بوومە کە توانای کەڕینی گۆزێک ئاوی جۆشم نییە، چونکە سەربازەکانی هاتی هەموو شتێکی منیان تا دوا حەڵقەی مس بەتاڵان بەر. من بە سەربازەکانم وت چرا بێنن، ئەوان مەشخەڵێکیان هێنا لەبەر ئەوەی کە دووکەڵی مەشخەڵەکە خێمەکەی پڕ کرده بوو دەبۆ هۆی ئازاردانمان. وتم مەشخەڵەکە ببەنە دەرەوە چرا بێنن، لە دوای ئەوەی کە سەربازەکان چرایان بۆ هێناین. وتم گۆزێک ئاوی جۆشمان بۆ بهێنن، لە پاژەوە کە ئاوی جۆی بەهێزی سووریایان بۆ هێناین. ئازیرۆ بە ناڵاندنەوە هەڵسا و من یارمەتیمدا بۆ ئەوەی بتوانێ ئاوی جۆکە بنۆشێتەوە. لەو کاتەدا ڕوانیم قژی سەری خۆڵە مێشاوی ببوو. سەربازەکان بە شێوەیەک ڕیشیان هەڵکەنده بوو، کاندێ لە گۆشتەکە لەگەڵ مووی ڕیشیدا لە دەموچاوی جیاب بۆەوە. هەروەها بینیم قامکەکانی دەستی بە سەختی بریندار ببوون، نینۆکەکانی بە خوێنی پەنجەکانیدا پۆشرا بوو. ڕەژە هاتە بەرچاو، چەند بڕبڕەیەکی پشتی ئازیرۆیان شکاندە بوو بە شێوەیەک کە بە زەحمەت هەناسەیەدا. هەندێک جار خوێن لە گەرویەوە ئەهاتە دەرەوە لەگەڵ ئاوی ناودەمیدا قوتیەدایەوە. کاتێک هەندێ ئاوی جۆی نۆشیەوە ڕوانیە چراکە و وتی ئەم شەو ڕۆشنایی چرا بۆ چاو ماندووەکانی من نەرمونیان و لەزەت بەخشە، بەڵام گڕی چراکە وەکو گڕی ژیان هەندێ دەجوڵێتەوە و سەما دەکا، پاشان وەکو ژیان خامۆش دەبێ. سینۆها بۆ ئەم چرا و ئاوی جۆیە سوپاست دەکەم. دڵگرانم کە هیچم نییە بە دیاری بدەمێ، چونکە سەربازەکانی هاتی ئەو ددانە زێڕەشیان لە دەمەم دەرکرد کە تۆ بۆ دروست کردە بووم. لەبەرەوەی کە سەرزەنشکردنی پیاوێک کە بەهۆی بەکار نەخستنی ئامۆژگارەکانی ئێمەوە بەدبەخت بوو بێ جۆرێک لە خۆڵ کێشان دەگەیەنێ. من پێم نەوت کە لە ڕابردوودا ئەوم لە مەترسی هاتی ئاگادار کردبەوە. ئاماژەم بەوە کردبوو کاتیەکان خەڵکانێکی بێبەزەیی و بێمێشک و دڕندەن، پیاوێک کە بە گوێنەدان بە ئامۆژگاریەکان بەدبەخت بوو بێ بە چارە ڕەشیەکەی کە تووشی هاتووە سزای ئەو کەم تەرخەمیەی خۆی دەبینێ، ئیتر نابێ ئێمە بە چاویاندا بدەینەوە کە بۆچی گوێت لە ئامۆژگاریەکانی ئێمە نەگەرد. بۆیە بە هێواشی سەری ئازیرۆم خستە سەر دەستەکانم، ئەو دەستی بەگریان کرد و فرمێسکەکانی بەناو پەنجەکانی مندا دەتکایە سەرزەوی. ئازیرۆوتی سینۆها کاتێک کە پاشا بووم دەسەڵاتم هەبوو لە بەردەم تۆدا بەبێ شەرمکردن و تەریق بوونەوە پێدەکەنیم، شادیم دەکرد. ئێستا لەم ڕۆژە ڕەشەدا بۆچی لەوەی کە لە بەردەم تۆدا دەگریم شەرمەزار دەبم. بەڵام سینۆها ئەو بزانە کە من بۆ پاشایەتیە لە دەستچۆکەم ناگریم، فرمێسک بۆ دەوڵەمەندیە تاڵان کراوەکەم ناڕێژم، بەڵکو من بۆ ژنەکەم کەفی تۆ کە تۆ پێت بەخشیم، هەروە بۆ کوڕە گەورەکەم کە زۆر ئازایە، بۆ کوڕە بچووکەکەم کە هێشتا مناڵە، سبەینێ هەردووکیان دەکوژرێن، ئەشکەڕێژم. وتم ئەی ئازیرۆ پاشای ئامورۆ، من نەمدەویست کەم شەوە هیچ شتێک بڵێم کە بێتە پەژاری زیاترت، بەڵام لەبەرەوەی کە تۆ بۆ ژن و مناڵەکەت دەگری منت ناچار کرد پێت بڵێم خەڵکی تریش کە 3 ساڵ لەمەوبەر لە وڵاتی تۆدا تووشی بەدبەختی بوون، ژن و مناڵەکانیان لە بەرچاوی خۆیاندا کوژران، ئەوانیش ڕۆحیان هەبوو لە مەرگی ژن و مناڵەکانیان خەمبار دەبوون. 3 ساڵە سووریا بەهۆی دەسەڵاتی تۆوە بۆتە کوشتارگەیەکی گەورە، ئەوەندە کوژراوە زۆر کەس زەحمەت ناداتە خۆی کە ژمێرەی کوژراوەکان ڕابگرێ. لەگەڵەوەشدا من ناڵێم کە تۆ لەبەر ئەوەی بوویتە هۆی ئەم بەدبەختیانە شایانی مردنی، بەڵکو دەڵێم
تۆ لەبەر ئەوەی کە سەر نەکەوتی شایەنی مردنی، چونکە تاوانباری بەهێز لە سزادان پارێزراوە، بەڵام هەر ئەوەندە کە لاواز بوو دەبێت سزا بدرێ. لەگەڵەوەشدا کە من مەرگی تۆم پێڕەوایە، بەڵام لەگەڵ ئەوەدا نیم کە ژن و مناڵەکەت بکوژرێن. من لەبارەی ژن و مناڵەکەتەوە لەگەڵ هورمهەبدا گفتوگۆم کردووە، پێم وتووە ئەگەر ئەوان ئازاد بکە لە پێناویدا پارەیەکی زۆرە دەم، بەڵام ئەو پێشنیارەکەی منی ڕەت کردەوە. وتی وەچەی ئازیرۆ تۆوی ئەوە، تەنانەت ناویشی دەبێت لە سووریادا لەناو ببرێ، بۆیە کاتێک کە تۆ دەکوژرەی تەرمەکەت لە گۆڕدا ناشارنەوە، بەڵکو فڕێ دەدەنە بیابان بۆ ئەوەی ببیتە خۆراکی گیانلەوەران، چونکە هورمهەب حەز ناکە کە تۆ گۆڕێکت لە پاش بەجێ بمێنێ، لە داهاتوودا سریانیەکان لە دەوری گۆڕەکەت کۆ ببنەوە، سوێند بە ناوی تۆ بخۆن یان وەکو خواکان بتپەرستن. ئازیرۆ لەوەی کە لە گۆڕدا نایشارنەوە ترسا و وتی سینۆها، لەبەرەوەی کە من ناشارنەوە تۆ کە ئەم شەو هاتوویتە لای من دۆستایەتیەکەت تەواو بکە و لە دوای مەرگی من لە بەردەم خوای بەعەلدا لە وڵاتی ئامورۆ بە ناوی منەوە قوربانی بکە، بۆ ئەوەی من لە دنیای تردا بە برسێتی و تونێتیەوە سەرگەردان نەبم، هەر ئەم هاوڕێتیەش بەرامبەر بە کەفی تۆ بکە کە لە ڕابردوودا ئەوت خۆشویستووە، پاشان ئەوت بەخشی بە من و بە ناوی ئەویشەوە قوربانی بکە کە لە دنیای تردا برسی و تین و بێسەر و پەنانە بین. وا دووکڕەکەشم کە سبەینێ دەکوژرێن وەکو من و کەفی تۆ پێویستیان بە قوربانیە، بۆ ئەوەی لە جیهانی پاش مەرگدا بێخان و برسی و تین و نەبن. من گلەیم لە هورمهەب نییە، چونکە ئەگەر من بەسەر ئەودا زاڵ بوومایە هەروام دەکرد، ئەوم دەکوشت. من کاتێک کە بیر دەکەمەوە ژن و مناڵەکەشم دەکوژرێن، ئەگەر چی خەمبار دەبم، بەڵام دڵدانەوەیەکم هەیە، ئەویش ئەوەیە کە لە دوای من کەس لەگەڵ کەفی تۆی خێزانمدا ڕانابێرێ، چونکە ژنەکەی من خوازیاری زۆری هەیە و حەزیان لە سپێتی و قەڵەوێتیەکەیەتی و ئەگەر لە دوای مردنی من ئەو زیندوو بمایێتەوە دەکەوتە دەست کەسانی ترەوە. من لە جیهانی دواییدا لەم بابەتە چارەڕەش دەبووم. کوڕەکانیشم ئەگەرچی باشتر وابوو کە زیندوو بمێننەوە، بەڵام دەزانم کە ئەوان بە بەندەیی دەبەنە میسەر، لە کاتێکدا کە ئەوان شازادەن و نابێ ببنە بەندە لە کانگاکانی میسردا کاریان پێکرێ، بەڵام لەبەر ئەوەی کە دەکوژرێن کەس ناتوانێ بیان کاتە بەندە. سینۆها، من لە قسەیەکی تۆ خۆشحاڵ بووم، ئەویش ئەوە بوو کەوتت من لەبەر ئەوەی کە دەمرم ژێرکەوتوو بوومە، ئەگەر من لە شەڕدا سەرکەوتوو بوومایە، لەگەڵەوەشدا کە تۆ دەڵی سووریا بۆتە کوشتارگەیەک، بەڵام خەڵکی تەنانەت لە میسریشدا ناوی منیان بە گەورەی دەهێنا، هەموو تاوانەکانیان دەدایە پاڵ میسر و ئەیانوت فێرعەونی میسر پاشایەکی خوێن ڕێژ و ستەمکارە، ئەگەر پەلاماری سووریای نەدایە ئەم شەڕە ڕووی نادا و دانیشتوانی سووریا قەتڵ و عام نەدەکران. من هەڵەیەکی گەورەم کرد، ئەویش پشتم بەس بەهاتی و نەمەزانی هاتیەکان ئەوەندە بێغیرەتن کە بۆ ئەوەی لەگەڵ میسردا ئاشتی بکەن هاوپەیمانەکەی خۆیان ئەدەن بەدەست دوژمنەوە، داراییەکەشم تاڵانەکەن. ئازیرۆ کەمێکی تر ئاوی جۆی نۆشیەوە و پاشان وەکو بڵێ قسە بۆ کۆمەڵێک دەکا بە خۆشی و هەست و سۆزێکی زۆرەوە هاواری کرد. مخابن بۆ تۆ ئەی سووریا، مخابن بۆ تۆ ئەو وڵاتی کە خۆشەویستی منی وەکو خۆشەویستێکی جوان هەمیشە ڕەنجی منتدا. ئەی سووریا، من بۆ گەورەی تۆ زەحمەتم کێشا، بۆ ئەوە شۆڕشم کرد کە تۆ ئازاد بی و میسر تۆ نەکاتە کۆیلەی خۆی، بەڵام ئەمڕۆ کە کاتی مردنی منە تۆ من بەجێ دەهێڵی و نەفرەتم لێیەکەی. ئەی شارە شکۆدارەکەی بیبلوس، ئەی شارە دەوڵەمەندەکەی ئزمیر، ئەی شارە گەورە و جوانەکەی سیدۆن، ئەی شارە بەهێزەکەی ژوپێ، ئێوە ئەی شارەکانی تری سووریا کە هەمووتان وەکو گەوهەر بەسەر تاجی پاشایەتی مندا ئەدرەوشانەوە، بۆچی منتان بەجێهێشت؟ بۆچی دەستان لە من هەڵگرت؟
ئەی وڵاتی شکۆدار و دەوڵەمەند و زیرەک و بەهێزی سووریا، منەوەندەم ئێوە خۆش دەبێ کە تەنانەت ئەمڕۆژ کە ئێوە منتان بەجێهێشتووە نەفرەتتان لە من کردووە، من دڵم هەر پێتانەوەیە، چونکە دەزانم کە ئێوە خۆشەویستەکانی منن. هەموو خۆشەویستێکی جوان سەرنج ناداتە عاشقەکەی خۆی و نازی بۆ دەکا. ئەی سووریا، ئەی سووریا، نەژادەکان لەناو دەچن، گەلان دێنە کایەوە لەناو دەچن، شانازیەکان وەکو سێبەرێک کە لە دوای خۆراوە بوون لەناو دەچێ نامێنن، بەڵام تۆ لە وشکانی دەریادا لە تەک شاخ و گردە سوورەکان شاری گەورە دروست بکە و شوورەی بەرز بە دەوریاندا دروست بکە. هەموو جارێک کە بایە کەڵ دەکا تۆزی ئێسکەکانی من لە بیابانەوە بەرەو شارەکانی تۆ دێ بۆ ئەوەی خاکەکەت ماچ بکە. من کەوتمە ژێر کاریگەریتی وتەکانی و قسەکانم پێ نەبڕی، چونکە زانیم کە ئەم بیرکردنەوانە ئەو هێور دەکاتەوە. بە هێواشی دەستە بریندارەکانی ئازیرۆم گرت، ئەو وتی سینۆها، پێم وتی کە من بۆ مردنی خۆم دڵگران و پەشیمان نیم کە لە دژی میسر شۆڕشم کردووە، چونکە مرۆڤ هەتا کارێکی گەورە نەکا قازانجێکی گەورە ناکا، لە کاری گەورەدا ئەگەری زیانی گەورەش هەیە. ئەو کاری کە من کردبووم بووە هۆی ئەوەی کە پاشایەتی سووریا و سەروەریم بەنسیب بێ. من تا ئەو ڕۆژەی کە زیندوو بم بە باشی ژیام، خۆشەویستیم پەیدا کرد، توانیم ڕق و کینەی خۆم هێور بکەمەوە. لەم کاتەدا هیچ یەکێک لە کارەکانم کە من کردومە پەشیمانم ناکاتەوە. دەڵی سەرجەم ئەو کارانە بەیەکەوە ڕێسراوە بۆتە گوریسێک کە ئێستا ئاڵاوەتە ملم و بەرەو مەرگم دەبا. بۆ ئەم قسانە بۆ ئەوە دەکەم کە تۆ بزانی من لە مردن ناترسێم، بەڵام لەبەر ئەوەی کە لە هەموو ژیانمدا پیاوێکی ئینکار بووم، وەکو هەر سریانێکی تر سروشتم لە مامەڵەتیەتیەوە دەستی پێکردووە. حەزم بە بازرگانی و مامەڵە بووە. دەمەوێ لە تۆ کە پزیشکێکی بپرسم ئایا دەکرێ بەهۆی مامەڵی بازرگانیەوە مەریک فریو بدەی یان بە مامەڵەیەک خواکان هەڵبخەڵەتێنی. ئێمەی سریانی کە لە بازرگانیدا زۆر شارەزاین، لە هەموو مامەڵەکاندا خەڵکی فریو دەدەین. ئایا دەکرێ پێشنیاری مامەڵەیەک پێشکەش بە مەرگ بکەین بۆ ئەوەی هەڵبخەڵەتێ و دەست لە من هەڵبگرێ؟ وتم نا ئازیرۆ، مرۆڤ دەتوانێ هەموو کەسێ فریو بوودا، بەڵام ناتوانێ مەرگ فریو بدا. بەڵام لەبەر ئەوەی کەس بینێ چرای ژیانی تۆ کوژێتەوە، من دەمەوێ ڕاستیەکەیە پێت بڵێم. ئەو ڕاستیەی کە تاکو ئێستا کەس نەیوێراوە بیڵێ ئەوەیە کە مردن هیچ ئازارێکی نییە. ئازیرۆ، ئایا دەزانی کە بۆچی تاکو ئێستا کەس نەیوێراوە ئەم ڕاستیە زانستی و پزیشکیە بە خەڵکی بڵێ؟ هۆکەی ئەوەیە کە تەنها شتێک دەبێتە هۆی ئەوەی پیاوانی ئازا و بێباک لەسەر خۆ و ملکەش و گوێرەیاڵ بن، ئەوەیە کە لە مردن دەترسێن، چونکەوا دەزانن کە ئازاری مردن هەزار ئەوەندە لە ترسناکترین ئازارە جەستەییەکان زیاترە، کەچی لەگەڵەوەشدا لە ژیانی مرۆڤدا هیچ شتێ لە مردن نەرمونیانتر و سازگارتر و ئاسوودەتر نییە. ئازیرۆ، ئەوە بزانە کە ئازاری هەڵکێشانی یەک دەدان دەجار دەجاری ناخۆشترە لە دەردی مەرگ و
لە کاتی مردندا وەزعی مرۆڤ لەگەڵ حاڵی پیاوێکی ماندوودا کە لەسەر زەوی درێژ بووە دەیەوێ بنوێ خەو چاوەکانی پێداخستووە هیچ جیاوازیەکی نییە و هیچ جۆرە دەرد و ناڕەحەتیەک لە کاتی مردندا هەستی پێ ناکرێ هەموو ناڕەحەتی و ئازارێ بۆ ژیان دەگەڕێتەوە نەک بۆ مەرگ یەکێک کە بریندار دەبێ ناتوانێ ساتێ ئارام بگرێ بۆ ئەوە ناڕەحەت نییە کە دەبێ بمرێ بەڵکو لەبەر ئەوەیە کە بە ئازارەوە دەتلێتەوە کە زیندووە مەرگ کۆتایی هەموو ئازار و حەسرەت و بێبەشبوون و نائومێدیەکان و هەروەها کۆتایی هەموو دەردە جەستەییەکانیشە تۆ سەرنجی ئەوەت داوە کە لە دوا ڕۆژێکی گەرم و خنکێنەر نەسیمی فێنکی شەو چەند مرۆڤ کەیف خۆش دەکا مەرگیش لە چاو ژیاندا وەکو ئەو نەسیمە فێنکە بەرامبەر بە ڕۆژە گەرمەکەیە بەڵام پزیشکان و مرۆڤە ژیرەکان ئەم ڕاستیە نادەرکێنن بۆ ئەوەی خەڵکی هەر لە مردن بترسێن چونکە ئەگەر لە مەرگ نەترسێن هیچ توانایەک ناتوانێ خەڵکی ئازا و بوێر ملکەچ بکە ئەوان لەوە ناترسێن کە ئیتر لە دوای مەرگ زیندوو نابنەوە بەڵکو لەوە ترسێن کە لە کاتی مردندا تووشی ئەشکەنجەی ترسناک دەبنەوە ئازیرۆ مەرگ فری و نادرێ چونکە ئەهلی سەودا و مامەڵە نییە زێڕ و زی و ژنی جوان و شەراب قبوڵ ناکە بەڵام لە هەموو شەرابێ خۆشترە هاو ئامێزی لەگەڵیدا لەزەتی هەیە ئازیرۆ من لەبەر ئەوەی کە پزیشکم لەو باوەڕەدانیم کە جەستەی ئێمە لە دوای مەرگ بمێنێتەوە ئەگەر چی مۆمیاش کرابێ بێگومان مۆمیاکردن ڕێگە لە تێکچوونی لاشە دەگرێ بەڵام ئەو شتەی کە لە دوای مۆمیاکردن دەمێنێتەوە وەکو دارێکی وشکە نەک وەک مرۆڤ من ئەگەرچی مسریم بەڵام باوەڕم بە جیهانێکی تر کە ئێمەی مسری دنیای ڕۆژ ئاوای پێدەڵێن نییە بەڵام داکۆکی لەوە ناکەم کە باوەڕەکەی من ڕاستە و لەوانەشە کە لە دنیای تردا جۆرە ژیانێ بۆ ئێمە هەبێ هەر بۆیەشە دوای مردنی تۆ و ژن و مناڵەکەت لە بەردەم خوای بەعەلدا بۆ تۆ و ئەو سێ کەسە قوربانی دەکەم بۆ ئەوەی ئەگەر دنیایەکی تر بۆ ئێمە هەیە لەوێدا تۆ و ژن و مناڵەکەت ئاوارە و برسی و تین و نەبن گوێگرانی خۆشەویست تا لە سبەی شەو لە عەڵقەیەکی نوێی سینۆها پزیشکی تایبەتی فەرعەوندا دێنەوە خزمەتی ئێوە بە ئارامی شەوگارتان ئەسپێرین